بەردەوامی ئەو قەیرانە یەک لە دوای یەکانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووەتەوە کاریگەری تەواوی لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان دروست کردووە لە بارودۆخێکی سەختدا دەژین. بۆیە هاوڵاتیان داوا دەکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان کار بکات بۆ باشترکردنی ژیانیان. ئێستا نازانن ئایا موچە کوردستان دەتوانێت کوردستان بەژێرنەوەی کارۆرە ناتوانێت موچەدامی کات، یعنی هاوڵاتی بێئەمەل بووە، قوتابی بێئەمەل، مامۆستا بێئەمەل بوو، یعنی هەموو ژیان وەستاوە، خەڵک بەناچاریەژی ژیانێکی ناخۆش. تۆ هەمونەوەتە لە وڵات ئەڕوات بەناو وڵاتەکەی خۆتا 3 ساڵ تۆوی ژیان نەبی بەرمیلەنەوە بێ بە هاوڵاتیە لەم کوێستان و سەرمایانەیەژی. بەزێ بە هاوڵاتی فەقیرانەیەتەوە. زۆر لە وەزعشی ناڕەحەتیە، لە وەزعشی بێدەرامەتیە، خەڵک فەقیرە، خەڵک داماوە میکرێت چییە، منە معاشێ نەکار هەیە، ئەم وەزعی بەزمی. عێراق و گوڕانکاریانش هەیە بەسەر ویشتان لە غاڵەتەکە لە قیادەکانی کوردیەوە. تەقاوتم هینی مانگی یەکم وەرگرتووە، ئێستا بە مانگی چەندێکە؟ مانگی 11 نییە، هی مانگی یەکم وەرگرتووە. ئەوەی کە ئینسان بێ، ئەوەی هەست بە مرۆڤایەتی خۆی بکە، هەست بە نیگەرانیەکە. هاوڵاتیان خوازیارن لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەست لە ناودەست کار بکەن لە پێناو بەرژەوەندی گشتیدا بۆ ئەوەی چیتر نەبنە قوربانی. بارودۆخی ئەمڕی کوردستان بە چەند قەیرانەگاتیە پەڕە بێ، کێشەکان زیاد لە هەقەڵەکەی کردووای کردووەکەوە خەڵکی متمانی بە حیزب و لایەنەکان و بە هیچ جۆرە ڕێکەوتنێک نەماوە. جا پێویستە بەڕاستی ئەم لایەنە سیاسیانە بە زووترین کات یەکگرتوو بن، بتوان چارەسەری کێشەکان بکەن، هەر لە موچەی فەرمانبەران و مامۆستایان و ئەوانی ترۆ هەر لە جوڵانەوەی بەڕاستی ئەمان زۆر گرنگە جوڵانەوەی کار وەکو پرۆژەکان و وەکو هاوسەرگیری وەکو پێشەکی خانومانە دەست پێ بکاتەوە جاریکە بۆی خەڵک هیوایەکی بەژیان ببێتەوە. بخۆم بۆ زەفەم سێمە ماشم دەبی دیارم لە بەرشی بسی پێ زیانم پێبی بەچی بدەم، بچمە کندوکتۆری ئەوڕۆ، بچم خەرجی کەم، وعدەی پێ بکڕم، چی پێ بکڕم. ساڵێک و 4 مانگم فەوتاوە مەعاش، پێگە هەم لەو شوقا خەون پارەم پێ نییە، کرێش خەکەم بم، 6 مانگ قەرزدارم. پێگەی بۆچی من پێشمەرگایەتیم کردووە، بۆ کە بژیم تایە، بۆ کە بە سەربەرزی بە ئازادی بژیم لەم کوردستانە. ماوەی چەند ساڵێکە هەرێمی کوردستان بە قەیرانێکی دارایی سەختدا تێپەڕ دەبێت. ئەمەش بووەتە هۆی ئەوەی موچەی فەرمانبەران و مامۆستایان دواب بکێت و لە کاتی خۆیدا پێیان نەدرێت و کاریگەری هەبێت لەسەر ژیانیان. بۆیە چین و توێژەکان لەم دۆخەی ئێستادا خوازیارن چیتر قەیرانەکان درێژیان نەبێت و بەزووی چارەسەر بکرێت. هێمن کەمال، کورسات نیوز، سلێمانی.